خۆ بەخێر بیفەرموو. مامۆستا من و خوشەکانم نیقابین. یا خۆ ڕووسپی بن کچەکەم. مامۆستا دەچینە هەرجەیەکی بە ئێمە دەرێن ئێوە داعشن. ئێوە نازانین چ بکەین. یعنی مامۆستا وامان لێ هاتیە لەمانە نەچینە دەری. نا کچە بەڕێزەکەم لیباسی ئێوە لیباسی شەرعیە، کچەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سەحابە بەڕێزەکان، دایکانی ئیمانداران هەمویان عابا و نیقابیان کردووە. ئێوە سەربەرزن و لە تانە و تەشەری خەڵک هیچ سڵ مەکەنەوە، هیچ پێویست ناکات دڵتەنگ بن، بەڵام پێویستە لەسەر ئێوە بەهێز بن، بە ئەخلاق و ڕەفتاری جوانتان بەو نیقابەوە ڕێ بکەن، بۆ نیقابەوە بە جوانی قسە بکەن، بە ئەخلاقێکی جوانەوە لە ناو کۆمەلگا و لە ناو خەڵک و خزم و دەوروبەرەکانتانە هەڵسوکەوتکەن. و ئینشاءڵڵا ئەوەی ئێوە نورە، بشنە هەر شوێنێ ڕووناکی ئەدەن بەو شوێنە، بشنە هەر شوێنێ بەختەوەری ئەبن بەو شوێنە. ئێوە تاریکی نین، بەڵکو ئەو عاباڕەشەی ئێوە یعنی خۆرێکە لەسەر سەرتان، بۆیە هیچ پێی دڵتەنگ مەبن. ئینشاءڵڵا خوای پەروەردگار سەرفرازتانەکە و لەسەر ئەو قسانش یەقینتان هەبێ خوای گەورە پاداشتانەداتەوە. بەخوای مامۆستا ئێمە یەک لە بەخوای گەورە جوابیان نادەین، دووش لە بەداکەم ئەو ڕێزیان دەکەین، دووش لە بە گەورەی خوای لە بە گەورەی خۆیان ڕێزیان دەگرین، جوابیان نادەینەوە. خوای گەورە هیدایەتی ئەوانیش بات، ئێوە دوعای هیدایەتیان بۆ بکەن، ئەخلاقی جوانتان ئینشاءڵڵا ئەوانش ئەو ڕێگەیە گرن سەرفرازی کشەکەم. خوا ڕووسپیتان کە یا ڕەبی.